السلام عليكم ورحمة الله وبركاته. شكو براني بريس بيخوش حالم لقلتان بم لم خلك دا بابتي شكر لم خولا بيروزة دا كو أقرين لدواي درماني دلكان آيا أزانين خوشكو براني بريس إما لتاقي كرنوكي زور قوردين أم تاقي كرنوكا نتيجة كي أما أبيت يان شاكر بين يان خوانك كافر بين لم جيانا دا فبابەتی شکر بابەتێکی عەقیدیە و زۆر گەورەیەش نە بابەتێکی بچووکە نە سەقافیە بابەتێکی گرێدایە وەکو نووسی ئەڵێ فیقی ئەم ژیانە چییە؟ شکرە ئەسڵەن ئەم کەونە هەموو لەسەر ئەوە دامزراوە کو دەبێت شکری ڕەب العالەمین بکەن. شکر چییە خوشک و برانی بەڕێز؟ چۆن شکری ڕەب العالەمین بکەین؟ ئایا قورئان چۆن باسی شکرەکە؟ بەرهەمی شکر چ دەبێتن؟ شکر زدی کوفرە. تەماشا بکەن بابەتەکە چەند گرنگە. یان شاکرە بی یان کافرە بی. فبابەتی شکر کەلیمەی شکر شکرانی خوا زدی کوفرە. کوفر زدی شکرە. ئەوەی کافرە یعنی شاکر نییە، ئەوەی شاکرە معنە کافر نییە. شکر ئەمەیە خوشک و برانی بەڕێز دان پێدانە بە نیعمەتەکانی ڕەب العالەمین. دان پێدانە بە نیعمەتەکانی ڕەب العالەمین كو اعترافك ودان بيدان بأماكي كو مصدري أم نعمتي رب العالمين والسباسي لسر أم نعمتا أكيد. سباسي لسر أم نعمتا أكيد نعمتي هبونا نعمتي إسلام إجا زور نعمتا كان زورن كو إشارتك أدين إن شاء الله. إما لم زاوية دا وأصل رب العالمين إما خلقي إما بوشي دروس كردوها أم كائناتي بوشي دروس كردوها لعلهم يشكرون لعلكم تشكرون. أما دوباره أبيت ولا قرآن زور خوش كبراني بريس فحقا وكنوسي في الله أجل عمل قورترين كارمان لم زاوية دا شكر رب العالمين. لبر أوا بيغمبري خوا صلى الله عليه وسلم زور جار باسي نعمتكانك كو چی بکەین ئێمە ئەم نعمەتانە شکر لەسەر ئەم نعمەتانە بکەین. کاری شەیتان چییە؟ ئیبلیس بە هەموو جوندەکانیوە کار لەسەر ئەمەکە خوشک برانی بەڕێز ئێمە لە خانەی شکرە لە مەساحەی شکرە دەربچین بچینە خانەی کوفر. بین ئێمە باسی ئەوە بکەین قورئان چۆن باسی شکرەکە بۆمان. لآيتك رب العالمين أفرمت ما يفعل الله بعذابكم إن شكرتم. معناه يا خوشك بران برس أجر إيما شكراني خوا بكين عذاب رب العالمين لإيما دورة كبيتن لدنيا ولا قيامته. ناهنا عذاب دان وك عقوبة كسي شاكر للدنيا رب العالمين عذاب نادا لسرچه يعني عذاب نادك وأما وك عقوبة رنگ إيمان دارك عذاب بخوا بلام أم عذابه برفع درجاته نبو عقوبة لقيامتاش رب العالمين عذاب ما نادا عذابي دوربون رب العالمين. كاركي تر خوشكو بران باز قرآن باسي شكرك زور جار لعلكم تشكرون دوباره أكا يعني مطلوب إيما برپرسيارين لبرانبري رب العالمين لتشي بكين كو إيما شكري رب العالمين بكين سبحاسي رب العالمين بكين واشكروا نعمة الله إن كنتم إياه تعبدون. أجر إيما الراستكين فرستني رب العالمين كين دبي إيما الشكراني رب العالمين بكين أوي شكرك نعمتكاني بو زيادة به لئن شكرتم لأزيدنكم. أجر
شكرانی خوا بکەی رب العالمین نعمەتەکانت لەسەر زیادەکە. ماشەڵڵا ئێمەش ئەگەڕێن و ئەم شتانەی لە بەردەستمانە زیاتر بێ، بەرەکەتدارتر بێ. ئەمە بە چ بەدەستمان دەکەوێت؟ قورئان بۆمان ئەم قاعیدە دیارەکە لە ئین شەکەرتم، یعنی ئەم مەوزوعە گرێداوە بە شکرە، شکری خوا بکەن، نعمەتەکان زیادە بن. دوعا کاتی پاڕەنەوە ئەکەین، دەبێ پاڕەنەوەکانمان بابەتی شکر تێبێ. ربي أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي. أما بيغمبرك إخوة صلى الله عليه وسلم إما تعليم دا فيرمانك چون پاڕەنەوە بکەین لە رب العالمين، کە ئەمە پاڕانەکی زۆر گەورە و زۆر گرنگە بابەتی شکرانی رب العالمين. ربي أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي، کە ئێمە يعني هەوڵ و کۆششمان بە ئەوە بێتن شکرانی رب العالمين بکەین. لە هەمان گرنگتر خوشک و برانی بەڕێز دەبێ بزانین ئێمە قورئان ئەو هەواسی شکرەکە. ئێمە لەم زەویەدا لەم ژیانەدا لە تاقیکردنەوەیەکی زۆر گەورەداین. ئەم تاقیکردنەوەکە لیەبلوونی ربی لیەبلوونی ئەشکر ئەم ئەکفر. ئێمە لە ئیمتیحانین ئێستا لەم ژیانەدا، ئایا ئێمە شکری رب العالمینەکەین یان نەشاکرە بین کە ئەبیت کوفرامە. فأوي شاكرة به وإن تشكروا يرضه لكم. زاناك لان يرضه لكم يعني شي؟ يعني يحبه ويقبله. ورد أجريه كاتي الشكرة كي ناوك أتشيتا ليستي أواني قبول كراوي ناوت ورقريه لنا إن شاء الله أو قايمة أو قايمة رب العالمين عفوك داخلي بهشتك خوشويستي رب العالمين وإنسان تد كاتي إمام شاكين شكري رب العالمين. أزانين مصيبة كان رب العالمين لمن أبات ونجاة من أدا شون نجاتي بيغمبر كان داوى رب العالمين بصلوت بيغمبرك رب العالمين ونجيناهم بسحر. شون رب العالمين لوط عليه السلام لنا قوم فاسدة مفسدة بأخلاقه رب العالمين خلاص يكر أوها رب العالمين إيماش دربازك شفرمت نعمة من عندنا كذلك نجزي من شكر. من نعمتك رب العالمين بو رب العالمين قال أم بيغمبر بيروزيكر هو لوط عليه السلام بلان باش بزانين أم نعمة بتهنيا أم باتاشتا بتهنيان بو أم بيغمبرانية بو كذلك نجزي من شكر. هر كسي شكراني رب العالمين بكا رب العالمين أما بخشت أما بخشينكي كراوية تا قيامات بو هر كسي درجاي رب العالمين ببابتي الشكر عليه يبدأ. وش كوبراني بريس حقا كاتي اتشينا لنا القرآن إما أباتا لقل شكر وبردوامك لقل شكر تحسير دا لا آيتك باسي بوي باسي تشيروكا كانك رب العالمين ليك تشيروكا كان بمن باسك وكإما دبيل سرب وستيل بابتي قومي سبأ أفرموت لقد كان لسبأ آية. لقد كان لسبأ آية جنتان عن يمين وشمال كلوا من رزق ربكم واشكروا له بلدة طيبة ورب غفور. قد كان لسبأ آية. سبأ قومكم رب العالمين آياتك يعني دبي بكين عبرة بخوما أم عبرة بوتشيا رب العالمين همو نعمتكاني لقل كردون شي بيويست بكن كلوا من رزق ربكم واشكروا له. إكاتي رزقي رب العالمين أخوي همو شتك أكي لم زاوية دا الشكر إخواج بكن شكر إخوار رب العالمين بكن سباسي رب العالمين بكن لسرشي رب العالمين أم نعمتي لقال إيوي كردو
ئەمە زۆر گرنگە خوشک و برانی بەڕێز دەبێت ئێمە کاتی شتێک ئەبینی ئەن شتێک لەم دنیادا بۆمان دێت دەبێت شکر رب العالمین بکەین شکری خوا بکەین إن الله پیغمبر صلى الله عليه وسلم أفرمود لا يرضى عن العبد أن يأكل الأكلة فيحمدها عليه ها أو يشرب الشربة فيحمدها عليها مسلم روايتك كم حديث رب العالم لمن راضي أبي كاتي إما باريانانك يا أخوين لقبيك يا أخوين خواردنك يا أخوين أم خواردنا كان كم بي كم زور بي شكري رب العالمين سبكم الحمد لله أم الحمد لله يا بلغي لسر أويك وإما الشكر رب العالمين كي رب العالمين راضي أبي ين كاتي قم أويك أخويا بسم الله الحمد لله رب العالمين راضي أبي لبرت شي خوش كبراني بريز بابتي شكرا مهمة بابتي الشكر تين كو أمدو خالا زور قرنقا يكي مشد أوي شكري رب العالمين كا دان بيدان أكاكو أم نعمتانا دان بيدان بنعمتكانك يعني شعورك كو نعمتك نعمتي هي شتي بيها مثلا زور جار مشكلي إما أمايا لم زاوية دا لم دنيا دا لم جيانا دا إنسان هزب نعمتكانك إستا تشاوت هي مثلا أو تشاوي هي هزب نعمتي تشاوكي يعني هستكي زور جار كما نعمتك يا رب العالمين بيت داوة هستي هر نعمتي تشاو ببي موضوع كي بميداوة جارك هزب نعمتي استماعك استامنا درسك أليم إيوش استماعك هي أم آقات مثلا دنگك أم دنگا بيتك بچك إيما بيراديلي إيشا كان بين آقاما لشتكانا أم هي آقابونا دنگا كان أبيستين بيستيني أم دنگانا نعمتك هزب نعمتك هزب نعمتي جولانوي لش ما ناكين كبدسمان أجولت هستكين كو إيما نعمتك زور قورمان هيكو إيما إستا بسلمانين هزب نعمتي آرامي أكين هزب نعمتي آوكين أو أم آوا كمن نعمتك زور قوري رب العالمين القرآن فرمون أفرأيتم الماء الذي تشربون أأنتم أنزلتموه من المزن أم نحن المنزلون أفرأيتم الماء الذي تشربون إيه هزبك بم نعمته تماشي نعمتي أو بك باش تماشبك أم أول شكسك أم أوي هنا لتشنجي رب العالمين باسي أم أو أبو مانك يعني هزبك نعمتك هي لمزة ويدا أو هزبك هزب نعمتك كان بك مصيبتي إنسان زور شتي لا زور شتي هي بلام شعور بشتكاناك يعني الشعور بشتكاناك كأم نعمتي لا أقرنوا بتمثيلي يعني كسك حزك خانكي بفروشي خانوكي بقوري بفروشي خانوكي تربكري زور بيزار ولا خانكي خوي زور بيزار بو أتشي دلاي أوي دعايتك بو خانوكم بك تاكو بفروشم خانوكم بفروشم أو كسي دعات إيه خانوكا لكيوتش أتشي وصفي خانو أكا أو اندى جوانا أو هاي تسجيلك أبوي استماعك وي باب أم خانوم هي بمشي وزي بمرنقي تا أمر هستم بينا كردو بمشي وزي خوشكو بلان بريز حسب نعمتك كان بكن فكر بك شت هي إستا هر لسرب تابيت لا دورو برد أواني لبردستتا حسب نعمتنا بك أواني للات نية زور هول لدى بس أواناكين شت هي إستا شعور بيبك هز بيبك آي أما نعمت نية هي قرآن أوها إما برورداك إما أوي همانا
چێش لێوەربگرین سوود لێوەرگرین خۆشی پێ ببین هەست بکەین کو ئێمە شتێکی زۆر گەورەمان لەلایە لە نعمەتەکان نعمەتی گەورە تا بچوو لا سورة الرحمن آياتك زور دوباره أبيتوا فبأي آلاء ربكما تكذبان بالعالمين أفرمي يانزده جار أم آيات دوباره بوابتوا لبرچی خوشكو براني برس يانزده جار دوباره بيتبي أم تكرارا القرآن ببي يعني هر أوهانية خو قصي إنسانية قصي منية قصي تونية كوهر قصيك بكين دوباره بكين والله نمان زاني لبير مانشو أما قصي رب العالمين همو حكمتي لناوا معنى أو خوشكو بران برس گەورەترین کاری گەورەترین ئیشکاری ئەم ئینسانە ئەمەیە دان پێدان بە نیعمەتەکان ناکات فبأي آلاء ربكما تكذبان چ نیعمەتێک هەیە ئێمە چەند نیعمەتێکمان هەیە چەند جۆرە نیعمەتێکمان هەیە بۆ ئێمە دان پێدان پێ ناکەین نعمتكان چەند زۆر لەسەر ئێمە وإن تعدوا نعمة الله لا تحصوها نعمەتەکانی رب العالمين لەسەر ئێمە زۆرن ئێمە ئەبەدەن هەستیش پێ ناکەین یەکەمین خاڵ خوشک بران بەڕێز خاڵ دان پێدانە بە نیعمەتەکان هەست پێکردنە هەست بەم نیعمەتەکان بکەین ئەمن باسی دوو نیعمەتەکەم دوو نیعمەتی رب العالمین ئەگەی ئێمە بەس هەست بەم دوو نیعمەتە بکەین چەند خۆشی ئەبەین نیعمەتێک نیعمەتی شاردنەوەی کاتی مردنمان زۆر جار کەسێک ئەڵێ خۆزگە زانی بابە کەی ئەمرم چ کات ئەمرم واللهی الحەمدولله ئێمە نازانین کەی ئەمرین چۆن ئەمرین ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە خوشک و برانی بەڕێز ئەنی دیار نەبوونی کاتی مردنی ئینسانە ئەگەر فەرەزەن فکرکەن خوشک و بران بەڕێز ئەم نیعمەتەیە ئەم داخوازیایە ئەوەی خەڵک زۆر جار ئەکا زۆر جار بەسەردەوەڵێ خۆزگا زانی بابە کەی ئەمرم رب العالمین بەس مانگێک یەک مانگ لە بیداتی مانگی چوار بڵێن مەسەلەن ئان بیداتی مانگی 5 ناوەکان هات بۆنە ئەشکراکردن بەڕێگەی مەلائیکەتەکان بە شتێک گەیش بووە ناوەکان عەرزبانە ئەوانەی لە مانگی 5 ئەمرن وەفاتەکەن مثلا خەبەر بۆت هاتووە کو ئەتوو 30 مانگی 5 وەفاتەکەی ئەڕۆی لەم بارەکەی لەم دنیادا ئەمری خەبەری مردنەکەت کاتی مردنەکەت ئاشکرا ببێت بە ڕێگاک لە ڕێگاکان والله ئەگەر بە خەونیش ببینین ئەمیشە زۆر ئەترسین پێت بڵێن پشتی مانگی تر 30 ڕۆژی تر ئەتوو ئەمری تەماشا بکەن بەس ئەم نیعمەتەیە لەسەر ئەم زەوی هەڵستێت یەک مانگ واللهی ئەم ژیانە هەموو تاڵە بێ هیچ خۆشیش نامی لە بژانە لەبەرچی ئەوەی خەبەری مردن زانی کە ئەمرێت ئەمری تندا هەر لە کا هەموو ڕۆژێک مردنێک ئابیستین ئەمڕۆ یەکی مانگە زەر دەبێ ڕەنگی واللهی 29 ڕۆژم ماوە دو ڕۆژ سێ ڕۆژ بگیریە هەر دەرەچی نازانی چ بکە چ نەکە ئیشێک چی ئیش بکە چی ئیش ناکە لە مزگەوتە دەربچێ دەرناچێ قورئان بخوێنێ یعنی زۆر ئیشەکانی هەموو تێکەچێ بابەتی ئەم ژیانە لی لەبەر چاوی تاڵەبێ کەس و کاری هەموو شەو ڕەنگە هەموو ڕۆژێک لە ماڵەوە لەگەڵیان بن خۆشەویستەکەی مەسەلە خێزانێکە مێردەکەی بمرێ چیاکە نازانی چی بکە مناڵەکان چی بکە لەگەڵ باوکیان ئەندایکیان ئەمە سی مانگ ئەمرێت خەبەری مردنەکەی هاتووە کتاب بۆ هاتووە کامە لە فلان ڕۆژێ ئەمرێت کەس و کار و جیران و هەم ڕۆژتێن چەند ڕۆژەکانی زیکتر بن زیاتر بۆ ئەیجزە بن و خەم و کڵوک ینی خەمەکە زیاترە بێ واللهی ڕۆژی پێش مردنە ئەوەندە موسیبەت گەورە ئەبێت ئەگەر ئەمە کەسێک لە ماڵێک بزانێ ئەگە بزانی جیرانەکەت ئەوی 30 مانگ ئەمرێ ئەوەی تر خزمەکەت 29 مانگ ئەمرێ ئەوەی تر 28 مانگ ئەمرێ
وەزعی ئەم ژینیانە شلەقانێک و وەزعێکی زۆر زۆر خراپە. ئەم بەس یەک مانگ ناوەکان عەرز بکرێت. ئێمە نیعمەتێکی چەند گەورەیە خوشک و بران بەرز. ئەلحەمدولیلا ئێمە نازانین کەی ئەمرین و نازانین کەسێکیش کەی ئەمرێتە، چۆن ئەمرێت. ئەمە غەیبێکە، نیعمەتانە. چجار دەستمان بن کردەوە وتمانە یا ڕەبی شکر ئەم نیعمەتت لەگەڵ ئێمە کردووە، کاتی مردتمان دیار نەکردەوە. ئەمێ وەئین تەعودوا نعمەت الله لا تحصوها. ئێمە ناتوانین نیعمەتەکانی ڕەب العالەمین هەر هەژمار بکەین، ئەسڵەن هەندە جار هەست پێ بکەین. نیعمەتێکی تر خوشک و برانی، نیعمەتی ئەمە پێ ئەڵێن ئاژنۆکە هەیە، ئەمانی ئەم مەفسەلی دەست ئێستا منە هەگەر ئەم نیعمەتەیە بەس مانگێک ئەو منداڵانەی ئەبوون ئەبن ڕەب العالەمین لە مەعمەلەی ڕەب العالەمین لە مەصنەعی ڕەب العالەمین هەموو دەستەکانیان ڕاز بێ. ئەمە پێیان نەبێت، ینی ئەم ئانیشکە پێیان ئەم میرفەقە نەبێتن، دەستەکە ڕاز بێ، ئەوها یاڵ دەستان ڕاز بێ، یان گرێدەن دەستەکانتان، ئەوها گرێدەن. هەسکە ژیانە چ لێ دێ؟ چۆن ئاو دەخۆیەوە؟ یاڵ چۆن ئاو دەخۆیەوە؟ چۆن جلک لە بەرەکەی؟ چۆن سیارە داژەی؟ چۆن ئەنی ئیشەکانە چۆن ڕێواچ هەر ئێستا یاڵێ بەس ئەم دەستە ئەو هەڵێ نەیە ئیشت چ لێ دێ؟ یاڵا بڵێم چۆن ئەخۆی خواردنەخۆ، خواردنەکە چۆمان لێ دێ؟ خواردنەوە هەموو ئیشمان ئەبیتە مصیبەت بۆمان، دەبی کەسێک بێ لەگەڵمان بێ، ئێمە ئەبینە خولامی کەسێکیش ببیتە خولامی ئێمە، ئاو بەدماماندا تێ خوارد جووری خواردن ئەنی عەزابێکی ترابێ. مش نیعمەتێک نییە خوشک بران بەرز، ئەمە نیعمەتێک، ئەمە دوو نیعمەت بە سەدان نیعمەتی لەم جۆرانە دەبێ باس بکەین. وڵایەکمان هەیە لەلا دەڤەرمان زۆر سوحبەت چییە؟ خودبەی زۆر عەجێبە خوێنێ. کاتێک جارێک ئەچیتە گوندێک خودبە ئەخوێنێ بەسی نیعمەتەکانی ڕەب العالەمینەکە، ئەڵێت ئەگەر لوتمان ئەماڵێت دفن لودمان هەم کونانە ئەو هاوانە ئێستا ئەو هانە منە سەر ژۆردانای ماڵێ، ئەگەر ئەو هاوانە سەر ژیانوانە چیلمان لێدا هەب ئەوت هەر بارانێک هات بە پشکی بارانێک دەبێ ئێمە دفنمان ئەنی حاجزێکمان چێ کردبە نەڕۆشتبا ناوەوە. خوشک برانە ئەمە خەڵق خوایە، ئەمە نیعمەتێکی ڕەب العالەمین. ئەنفمان ینی لوتمان ئەو هایە ئەو ها نییە، چاومان لێرە نییە لێرەیە، ئەمە نیعمەتێک. ئەگەر لێرە بە چمان دەک هەر بە منداڵیەوە چاومان نەدەما لەم سەدمەیە و لەمە کەوتنە و لەم کەوتنەیە. یەکەمین شت لەگەڵ نیعمەتەکان دەبێ ئێمە دامپێدان بە نیعمەتەکان بکەین، هەست بە نیعمەتەکان بکەین، کۆ نیعمەتمان زۆرە لە لای بە. چۆن ئەمە زۆر گەورەیە، لەبەر چ باسەکەم ئەمە چکەمە مصیبەتێکە. ئەوانەی ئەو تایبەت ژنەکان ینی خوشکەکانمان ینی زۆر جار کچێکە بینی ئەم برۆ تراش ڕازی نیەمانە لەم برۆ، ئەم ئەمەلیاتەی تجمیلی بەبێ زۆر ئەکرێت، هەموو ئەمە نەڕازی بوونە بەم شێوەز، نەڕازیە لە ددانەکانی، نەڕازیە لە ئەم لێوەکانی، نەڕازیە لە گوچکەکانی، نەڕازیە لە دفنەکەی، لە چاوەکەی ئەدەسەدانێ، لە نونیۆکەکەی، لە بەژنەکەی، لە ڕەنگەکەی، هیچ ڕازی نییە لە هیچ شتێک ڕازی نیە، هەموو ئەگۆڕێ. سوبحان الله چه ژیانێکە ڕازی نییە لە هیچ شتێک بە هیچ شتێک ڕازی نییە، هەموو ئەگۆڕێ. کاتە هەر شەرمەکە بڵێ ئەمە باوکمە ئەن دایکمە هەندە جار ئێمە دەبێت شعور بە نیعمەتەکان بکەین. مەناڵێکت هەیە هیچی شت نییە، شتێکت هەبێ شتت لە بەردەستە بڵێ ئەلحەمدولیلا شکری خوا بکە. دووەم زۆر گەورەیە ئەمەیە وەشک و برانی بەڕێز، ئەم نیعمەتە بزانین شکرەکە ئەمەیە، ها شکر ئەمەیە، ئەزانین ئەم نیعمەتە لە لای کێ هاتووە بوومە، شکری خوا ئەکەین، دەبێ مەزدەری نیعمەت بزانین. وەشکوروا لیلا شکری خوا بکەن، شکری هیچ کەسێکی تر مەکەن.
ئەم نیعمەتانەی لە بەردەستمانە مەزدەڕەکەی کێیە؟ دەبێ وەکو نووسی ئەفەرمووت زۆر قسێکی جوانی هەیە. چ مسبەتێکی گەورەیە سوڵتانێک مەزنێک بۆت دیارێک بنێرێ بەدەل ئەوە کو تو شکری سوپاسی سوڵتانەکە بکەی گەورەکەت بکەی ئەتو هەستی دەست و پێی ئەم خادیمە ئەم قاسەدە ماچیکەی مدیر دایرەکەت لەگەڵ فەراشێک احتراماتی بۆ هەموو کەسێک ینی بەڵام لەگەڵ فەراشێک دیارێکت بۆ بنێرێ ئەتو هەستی دەستی فەراشەکە ماچەکەی دەستت خۆش بێ سوپاست ئەەکەم پێی ماچیکەی کەکە من چمە من قاسدم ئەمە مدیری دایرە بۆت ناردووە. خوشک و بران بەڕێز ئەم نیعمەتانە ئێستا لە بەردەستمانە ئەوانەی لە ڕێگەی خەڵکیش بۆ مەتێت هەموو لە لای رب العالمینە وما بكم من نعمة فمن الله لەبەر ئەوە شکری رب العالمین دەبێ بکەین. ئێمە ناتوان نابیتن ئەگەر ئێستا دیارەک لە ناو زەرفێکدا بۆت بنێرن نووسێڵێ یعنی معقولە ئێمە سوپاسی زەرف بکەین ئەف زەرفە بکەین ئەم وەرەقەی بکەین ئێمە شتێک لەناو ئەوەیە نیعمەتەکە لەناوە ئەمە زەرفە ئەم زەرفە هیچی نەماوە هیچ ئیشی پێی نیمانە پێمان نییە. بە خوشک و بران بەڕێز نیعمەتی تەواو ئەوە شکری رب العالمین بکەین شکری هیچ کەسێکی تر نەکەین شکری ئەوانە بکەن ئەوانەی رب العالمین مەمەی وتوە شکری بکەین بەڵام کاتی شکری دایک و باوە بکەین شکری کەسێک ئەەکەین ئێمە ئەزانین ئەو مەزدەری نیعمەت نییە بەڵام سەبەبێکە رب العالمین کردوتە سەبەب هەبوونمان رب العالمینە بەڵام سەبەبەکە دایک و باوکن ئەوەی باشی لەگەڵمانەکە ئەم نیعمەتە لە رب العالمین هاتۆ بوومان بەڵام رب العالمین کەسێک مسەخەری کردەوە بۆ ئەم نیعمەتە. فئینشاءڵڵا لەم ژیانەدا ئێمە بەردەوامی لەگەڵ شکری رب العالمین بکەین بە زمانە بە دڵە و بە کار و کردە وەعمەلوا آل داود شکرا بەکردەوە ئێمە ئیسباتکەین ئێمە شاکرین و دانپێدان بە نیعمەتەکانەکەین کاتی مەماڵێکی خۆمان بینین کاتیش سیارە لێ ئەخورین کاتی ئەدانیشین لە ماڵەوە لە جێگاکە قوتابی هەر شتێکت هەیە بڵێ الحەمدولله ئەم نیعمەتت بۆ زیادە بێ بەرەکەتدارە بێ رب العالمین خۆشەویستی خۆی بەسەر تۆ دائەڕێژیت سەرکەوتوو ئەبی لە دنیا و لە قیامەت بمینن شاد و سەرکەوتوو دڵەکانتان ئیشەڵڵا دەرمانە بێ بە دەرمانی شکرە. السلام عليكم ورحمة الله وبركاته. صلواتي سر پیغمبر بدم صلى الله عليه وسلم.